توکنێک هاتووە بە ناوی قەتەر 2020 توکن کە گوایە ئەم توکەنە توکەنی موندیالە و خودی فیفا پشتگیری لەم توکەنە یەکە بۆ ئەوەی ڕاستی و دروستی ئەم توکەنە بۆ ئێوە بخەمە ڕوو کە ئایا بەڕاستی ئەم توکەنە بۆ موندیالە یاخود نە بینەریان ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆکەی بە پێش مەیخن چونکە زانیاری باش بەنسبەت ئەم توکەنە یاخود ئەم شتکۆینە بۆ ئێوە دەخەمە ڕوو. سلااو هاوڕێیان لێرە چەنەلی خۆتان چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نیهات معین بە شێوەی ڕێکۆپێک هەموو ڕۆژانی شەممە دووشەممە چوارشەممە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە بۆ ئەوەی زانەری ئێوە لەبارەی کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی ببەمە سەرەوە یاخود قازانجێکی باش لە ڕێی دراوی ئەلکترۆنی بکەن و دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. گەر حەستان لەم جورە ڤیدیۆانەیە دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەی تەنشێ چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. بەڕێزانم دوکانی WFC کە ماوەیەکە لەناو خەڵکی جیهان بە تایبەتی خەڵکی کوردستان بەڕاستی دەنگی دایتەوە کە گوایە ئەم توکەنە توکەنی موندیالە و زۆر کەس کە مەسێجی بوو من نارد و هەروەها پرسیاری لەمە کرد کە من ڕاستی و دروستی ئەم توکەنە بۆ ئێوە بخەمە ڕوو منیش بە پێویستم زانی کە توکەنێک کە ڤیدیۆیەک لەسەر ئەم توکەنە یاخود ئەم شتکۆینە دروست بکەم بۆ ئێوە بۆ ئەوەی ڕاستی دروستی ئەم کۆینە بۆ ئێوە لەم ڤیدیۆدا بخەمە ڕوو. بەڕێزانم کاتێک کە مەسێجم بۆ هاتن و زۆر برادەریش و زۆر برادەرانیش پرسیاری لەم کرد کە ئایا ئەمە ڕاستی بوو هەیە کە ئەم FWC توکەنی موندیال بێ منیش بەڕاستی چوومە ناو ڕوتمەپی ئەم دراوە و هەروەها چوومە ناو دەنگ و باسی فیفا شتێکی وام نەبینی کە خودی فیفا بێت پشتگیری لەم توکەنەی بکات. زۆر کەسان کە بەڕاستی لە زۆر کاتێکدا ئیستفادە لە زۆر شتێکەکەم بۆ ئەوەی شتێک دروست بکەن و لە ڕێی ئەم شتەوە دەوڵەمەند بن کە نمونەکتان بودینەوە ئازیزان لە ماوەی ڕابردوودا دراوێک هەبوو بە ناوی گوگل کوین کە هات بۆ ئیستفادە لە ناوی شەریکەی گەورە یەکەم شەریکەی گەورەی ئینتەرنێتی جیهان کرد بوو کە گوگل بوو و زۆر کەس دراوەکەیان کڕی کە گوایە دراوەکە هی گوگلە شەریکەی گوگلە بەڵام وا دەرنەچووە دراوەکە بەڕاستی ماڵی زۆر کەسی وێران کرد بە تایبەتی خەڵکی کوردستان و زۆر کەس بە چەندین هەزار دولار زەرەریان لە گوگل کوین کرد. ئەم توکەنەش ئازیزان کە قەتەر 2020 توکەنە هەمان FWC هەتا کوێستا موندیال ئەم دراوەی تایید نەکردووە و خودی قەتەریش ئەم دراوەی تایید نەکردووە تەنها چەند کەسێک هەستاون بە دروستکردنی ئەم کۆینە ئەم شت کۆینە بۆ ئەوەی لە ناوی اختصاری موندیال ئیستفادە لەو ناوەی بکەن و خەڵکانێک بێن ئەم دراوەی بکڕن بۆ ئەوەی بەڕاستی دیسانەوە لە ڕێی ئەم ناوەوە چەند کەسێک یاخود خودی شەریکەکە دەوڵەمەند بێ و دواتر خۆی بکێشێت لەم پرۆژەیە. من ناڵێم ئەم دراوە خراپە یاخود باشە تەنها لە دوو مەسێجەکانی ئێوە هاتم کە من ئەم دراوەی بۆ ئێوە تەحلیل بکەم کە ئایا خودی فیفا ئەم دراوەی تایید کردووە یاخود نە. من پێتان ئەڵێم نەخێر ئازیزان ئەوەی کە لە داهاتوودا باش دەبێ یاخود خراپ من نازانم کە لە ڕەنگی 2719 بازاری کریپتۆکارنسیە و هەروەها نرخەکەی لە ئێستادا 1 2 نازانم وەڵا چەند سفرە دنیایەک سفرە 1 2 3 4 5 6 7 8 9 10 نازانم 10 سفر یاخود 11 سفرە بەڕاستی نەمتوانیم بژمێرم لێرانە ئێوە بە خۆتان وارن سەیری بکەن کە FWC و هەروەها بە مارکێت کەپی 8 ملیۆن دلار و مارکێت کەپی ڕۆژانەی 1 ملیۆن دلار. عەدەدی ئەم دراوە 200 کوارتریلیۆنە کە لەسەر نێتوۆرکی باینەنس پیادە بووە واتەیەوە دەتوان لەسەر نێتوۆرکی باینەنسی بکڕن. ئەو مارکێتانەکەم دراوەی لیست کردووە ئازیزان تەنها دەتوانن ئاماجە بە کوین تایگەر هاتبیت و پانکیک سواب ڤێرژینی 2 بکەین و هەروەها بیتمارت.
برزانم لبیر نکن گوگل کوینش لناو کوین تایگری لیست ببو بلام لکوتایی دا بینی تان کچون کلکی رزیل ببورن رزیل کرد و براستی زور کسی فقیر کرد اماش اوی لسم پیویز بو هاتم باسیم تو کنی بکم کشتی کی وان نیه که موندیال به پیشگیری لم دراوی بکه و خودی ولاتی قطر برکو گوتم چند کسان کساینه بعدانانی هم تو کنه بو اوی استفاده لناوی اختصاری موندیال بکن لبشی هولدری شربک و بینن عزیزان اگر دراوی به براستی بو موندیال به 32,000 هولدر هیچ نیه ابی استا بگیش با نزدیکی 700,000 هولدر که اما نزدیکی 32,000 هولدری هیا ام درو عزیزان هر کو گوتم روتما پاکش من چون مناوی که هیچ پیوندی به موندیال و نیه آگاتان لبی عزیزان من نعلم باشه یا خود خرافه تنها هاتم که بوی و را بگینم که ام دراوی که چند کسی دروسیان کردیه به ناوی موندیال و کاتی که چی ناو پیجی رسمی ام دراوه لناو تویتر دبینین که تنها 21,000 فالووری هیا اماش دراوی FWC که لیرانه لبشی هولدریش بازن تو کنسوزی هبو یا خودنه که 200 کوارتریلیون براسی عددکی گلک زوره که نزیکی 15 لیرانه ببری 78,000 دلار تو کنسوزی کردوه ام دراوه ام عدد زوره و ام تو کنسوزی کمه براستی زور سخته کم دراوه بگت حدی بیبی دوچ یا خود شیبا یا خود من کوی نکانی تر اوی تر من نالیم که فیک یا خود فیک نیه من کارم باوی نیه تنها پیتان علیم که آگاتان لم جوره دراوانه به که بناوی اختصاری چند پروژه اکی گوره یا خود چند شریکه اکی گوره یا خود بناوی موندیال و دین و براستی لکاتک دا که خلق حز لم جوره خلقانه که حزیان لفوتبوله براستی انده کسی جنبم شویه تو کنک دروسه کم بناوی موندیال و باوی زور کس پاره بخنه ناو مارکت کپی هم دراوه و دواتر به یک جاری هر وکو گوگل کوینی صفر ببیته و زور کسی براستی بدبخت یا خود فقیر بکرد اوی لسر مپیویز بو ایوام را گیان برزانم اوی تر لسر خوتان دمینه که آیا ایوه بچنم دراوی بکرن یا خودنه من هیچ بریارک نادم تنها هاتم راستی و درستی ام دراوه بویوه بخمرو اگریش براستی دراویک باید دراوی موندیال با بوچی لیرانه هیچ پوستک سبارت به یاریزانکان یا خودی فیفا و هر وها خودی ولاتی قطر لیرانه هیچ پوستک لناو پیجی ام دراوی نابینیم اوی تر بریار لدستی خوتانه کرین یا خود نکرینی ام توکنه تنها هاتم بای وراب گینم که ام دراویک نیه که فیفا تاییدی کرده به و موندیال تاییدی کرده به و خودی ولاتی قطرش تاییدی کرده به تنها دنگوی که ایتر دیما کتایم ویدیوش عزیزان ام ویدیو زور پیویز بود چون که راستی دروسی هم دراوه تانزانی اگر رخنه کامن بسیارک تانه بود دتوانه لجرم ویدیو لناو چنل یوتیوبون بنووسن من بچاوان جوابتان ندموه تا ویدیو یکی تر وبسایت یکی تر اپ یکی تر و برنامه یکی تر همو تا بخوای گورس برم خوایار و پناهی ایوه بید خواتان لگر